دوجار دادگای باڵای فیدراڵی عێراق پرسی یاسایی بوون و نەبوونی یەکەم دانیشتنی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی یەکلا کردەوە و دانیشتنەکەی بە یاسایی لە قەڵەمدا. ئەو بڕیارەی دادگاش هێندەی تر گۆڕەپانی سیاسی عێراقی جوڵاند و پرسی پێگەێنانی حکومەتی گەرمتر کردەوە. بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی لە کاتێکدایە دەبێت لە 8 مانگی شوباتی داهاتوو ئەنجومەنی نوێنەران دانیشتنی خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ ساز بکات. پاشانیش لە ڕووی یاساییەوە پرسی پێگەێنانی حکومەت و گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی دێتە کایەوە کە تا ئێستا لە ناوماڵی شیعەدا کێشمەکێشی سیاسی لەسرە. هەر بۆیە یەکلاییکردنەوەی پرسی دانیشتنی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەلایەن دادگای فیدراڵیەوە بە خێرایی کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. لە یەکەم کاردانەوەشدا مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەاند جارێکی دیکە دەسەڵاتی دادوەری عێراق سەلماندی سربەخۆی و پابەند نابێت بە فشارە سیاسیەکان. مقتەدا سەدر لە تویتێکدا لە هەژماری تایبەتی خۆی نووسیوێتی بەردەوامین لەسەر پێگەێنانی حکومەتی زۆرینەی نیشتیمانی و هەموو ئەوانش بە برای خۆمان دەزانین کە بە دوای چاکسازیدان و کار بۆ پاراستنی شکۆی عێراق دەکەن. هاوکات چوارچەوەی هەماهەنگی شیعەش لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی و تاوتوێکردنی پرسی پێگەێنانی حکومەتی ئایندەی عێراق کۆ دەبنەوە. جگەلەوەش سەرکردەیەکی ئەو بەرەیە لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕایگەاندووە. بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕەهەندی سیاسی هەیە و فشاری سیاسی ڕوون لەسەر دادگای فیدراڵی هەبووە. مقتەدا سەدری براوە یەکەمی هەڵبژاردن هێڵی سووری لەسەر نووری مالیکی سەرکردەی دەوڵەتی یاسا و یەکێک لە پێکهێنەرەکانی چوارچەوەی هەماهەنگی شیعەت داناوە. بەڵام لاری نییە لەوەی لایەنەکانی دیکەی نێو چوارچەوەی هەماهەنگی بەشدار بن لە پێکهێنانی حکومەتی ئایندەی عێراق. ئەمەش ناوماڵی شیعی لێک ترازاندووە و نەگەیشتوونەتە سازان بۆ پێگەێنانی حکومەتی ئایندەی عێراق. لایەنی ئێرانیش چەندین کۆبوونەوەی بۆ ڕێخستنی ناوماڵی شیعە لە نێوان نەجەف و بەغدا ئەنجام داوە. پاشان بڕیارەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی عێراقیش جارێکی دیکە ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسدارانی ئێران گەیشتە بەغدا بۆ ڕێخستنی ناوماڵی شیعە و یەکلاکردنەوەی پرسی پێگەێنانی کابینەی نوێی حکومەتی عێراق. بە پێی ئەو زانیاریانەی بۆ میدیا عێراقیەکان دزەی پێکراوە. قائانی پەیامێکی دیاریکراوی بۆ لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی شیعەکان پێ و داوای لێکردوون بەشداری لە کابینەی نوێی حکومەتی عێراق بکەن. لە نێوان ترازانی گەورەتر و سەرپێخستنەوەی پرۆسەی سیاسی عێراق و دەربازکردنی وڵات لەو تونێلە تاریکەی پێیدا دەڕوات. ڕۆژانی ئایندە ڕۆژانێکی پڕ لە ڕووداوی گەرم و یەکلاکەرەوە دەبن بۆ عێراقیەکان. دیاریش نییە ئاڕاستەی ڕووداوەکان وڵات بەرەو سەقامگیری یان گرژی و ئاڵۆزی خوێناوی دەبات.